لەوە جوانترە لەم ژینگە جوانەیە تۆ بتوانی یەکێک لە جۆرەکانی وەرزش ئەنجام بە یەکێک لەو وەرزشانەی کە هاوڵاتیەکی زۆر حەز و خولیان هەیە بۆی ئەویش پاسکیل سواریەوەیە بۆیە ئەمڕۆ 19/4 لە سەرانسەری گیانە بە ڕۆژی گیانی پاسکیل دانراوە. ئێمە لێرە پیرۆزبایی لە هەموو ئەو وەرزشانە ئەزیزانەکەین کە گرنگیەکی تاویان ناوە بە وەرزشی پاسکیل سواری هەر لە تەمەنێکی مناڵیەوە سەرکۆ مناڵ حەز و خولیایەکی زۆری هەیە بۆ پاسکیل. ئێمەی کوڕانە تا شەشی ابتدایی بەس دڵخۆش بین بۆی وعدمان پێ بن کە دەرچی پاسکیل بۆ من یەکێ بووم لەوانە. باش ئجار کوڕنا بەڕاستی بۆ کچی جواب و سەر بۆ کچی ژەر حەز و خولیایەکی زۆریان هەبوو بۆ پاسکیل. من هەتا نزیکەی حەوت و پۆلی حەوت و هەشتی ئێستا هەر پاسکیلم لێ خوڕی و چوم نانم کڕیەوە زۆر زۆر بە باشیش پاسکیل مەزانی و ئێستاش بەردەوام هەر پاسکیل لێ خوڕم چونکە ئازانم هەم لەگەڵ ئەوەی کە سوودێکی زۆری هەیە بۆ تەندروستی هەر دەرونیێنیش بەڕاستی شتێکی ئارامە بیتەوە. بۆیە گرنگە ئێمە وەرزشی پاسکیل سواری بە کلتور بکەین با بزانین بۆم بابەتە پێویستمان بەچێ لەم نێوەندەیە ژمارەیەکی زۆر باش لە وەرزشەوانان لەم نێوەندەیە هەن کە زۆر کات بەشداری پاڵەوانێتیەکانەکەن بە پلەیەکی باشیشەوە لەم نێوەندەیە گەڕێنەوە. بۆیە ئەمڕۆ بە چڕۆپڕی لەسەر وەرزشی پاسکیل کە ئەمڕۆ ڕۆژە گیانەکەشێتی گفتوگۆیەکی تایبەتەکەین لەگەڵ خات و شاجوان بەهرۆز کە بەڕێزیان پاڵەوانی ڕۆژئاوای ئاسیان بۆ یاریسیانەکان گەر هەڵانە بم. شاجوان گیان سڵاو لێبێ زۆر بەخێر بێ. بەخێر بێ خات شاجوان. ئەبێ بڵین بەینێکی وەرزشیتان باش. بەینێکی تۆ باشتر بە قوربان. ڕۆژی گیانی پاسکیلە و ئەم ڕۆژە پیرۆز بێ لە سەرجەم وەرزشوانان و بەتایبەتی پاسکیل سواران و کەسانەی کە حەزیان لە پاسکیل و وەرزشی پاسکیل سواریە. باشە تۆ باسێکی خۆتمان بۆ بکە با بزانین لەکەیەکەوە حەزت هەبوو بۆ وەرزشی پاسکیل سواری چەند ساڵە ئەنجامی ئەم جۆرە وەرزشە؟ بەڵێ من یاریزانی یاریسیانەکانم هەڵبەتە یاریسیانەکانیش لەسێ بەش پێدێت مەلە و پاسکیل و ڕاکردن بەشێک لە یاریەکەی منیش پاسکیل سواریە و جا لەوەش کە من خۆم یاریزانی یاریسیانەکانم وەرزشی پاسکیل سواریش بە جیهانی پاڵانێتەکان ئەنجامەدەم. من یەکەمی ڕۆژاوای ئاسیام لە یاریسیانەکان و زایدەن لە ماوەیەک پێش ئێستا بەژاری پاڵانێتی عێراقمان کرد بۆ پاسکیل سواری توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین. زۆر باش. و بەشێکی زۆری تەمرینەکانمان پاسکیل سواریە. زۆر باشە. ئێستا خۆت کە بەشداری ئەم پاڵانێتیان ناکەی لەسەر ئاستی عێراق بەشداریەکە یاخود لەسەر ئاستی هەرێمی کوردستان؟ ئێمە کە ئێستا بەشداریەکەین لەسەر ئاستی عێراق و لە دەرەوەی عێراق بەشداریەکەین. باشە. زۆر جارێ ماڵین وەرزشەکان پێویستی بەوەی وەرزشە تاچەکان بە تایبەتی ڕاکردنە مەلەکردنە یاخود پاسکیل سواریە. ئێوە لێرە شوێنی تایبەتان هەیە کە بتوانن ڕاهێنانی تایبەتی خۆتانی تیا بکەن یاخود لەکوێ ڕاهێنانەکان یەکوێ پێداویستەکانتان دابینە بێ لەکوێ هەوڵێت کە ئاگاداری پاڵەوانێتەکان من بۆی کە بەشدار بن؟ بەڵێ ئێمە وەک یاریزانانی هەڵبژاردی عێراق هەڵبەتە زۆر پێویستمان بۆیە کە شوێنی تایبەت بە خۆمان هەبێت تەمرینکردن و بە تایبەتی ئەگەر ئێمە بشمانە پاسکیل بکەین بە کلتور لە وڵاتی خۆمانە پێویستمان بۆیە کە شوێنێکی تایبەت بۆمان هەبێت پاسکیل تێدا ئەنجام بین. ئێستا من وەک یاریزانێکی پاسکیل سواری و یاریسیانەکان شوێنێکی تایبەت نییە کە بچم پاسکیل تەمرینی پاسکیلەکەمی تێ ئەنجام بم. لەسەر ئەم جادەگشتەکان کاتێک کە پاسکیل ئەنجامین زۆر کات ڕوبەڕووی هەنێک شۆفێرە بینەوە کە هیچ ئاژمانەکات یعنی هەر جاری وای خەریکە ئاڕۆن بە سەرمانە ئاڕۆن. باشە. شاجوان گیانەزین لە وڵاتە پێشکەوتوەکان شەقامی تایبەت هەیە تەرخان کراوە بۆ پاسکیل. بەڕای تۆ بۆ نمونە ئەم گرنگیدانە زۆرە بە وەرزشی پاسکیل سواری هێندە ئەم وەرزشە گرنگیکی زۆری هەیە بۆ تەندروستی و بۆ لایەنی دەرونی مرۆڤەکان. تۆ بگومان ئەم پرسیارەم بە دڵنیایی و پزیشکە بەڕێزەکان باشتر ئەتوانن وەڵامی بنەوە بەڵام تۆ بە حکومەوەی کە ماوەی چەند ساڵێکی زۆرە ئەم وەرزشاکی باسێکیەوەمان بۆ کە چ سوودێکت لە وەرزشی پاسکیل سواری بینیوە؟ ئەگەر بین باسی سوودەکانی وەرزشی پاسکیل سواری بکەین بەگشتی هەڵبەتە سوودی زۆر زۆری هەیە بەڵام ئەگەر باسی گرنگترینەکانیان بکەین یەکێک لەوانە ماسوولەکانی دڵ بەهێزەکات دوورمانەگرێت لە جەڵتەی دڵ و چۆرێزیان بەخشاکان کەمەکاتەوە بە تایبەتی بۆ کەسانە زۆر گرنگە کە کێشی جەستیان زۆر و ئایانەوەی کێشیان داڵبەزێنن. هەڵبەتە وەرزشی پاسکیل یەکێکە لە وەرزشانەی کە زۆر زۆر سوودی هەیە بە دوورمانەگرێت لە قەلەقی و سترێسە زۆرەکان کە ڕۆژانە تووشمانە بێت و بە تایبەتی ڕێگەی مێرگەپان من خۆم کە هەنێکات لە تەمرینی پاسکیلەکەم زۆر زۆر سیری ڤیوێکی جوانی هەیە سێرەکەم یعنی بێرگە لەوەی کە تەمرینەکەم
و نفسیانیش مرتاحە نەک من هەر کەسێکی تریش بێت کاتێککە ئەوێ وەرزشی پاسکل سواری بکات تۆ لە دەرەوەی ئەو ژینگە جوانی هەرێمی کوردستانە بینیت دەنگی چۆلەکەکان بەسەنە کات سیارەکانیش ئاجمانەکەن یعنی ئەوە بە ئۆتۆمبیلەکان زۆر جاری سەعاتە بن بەڵام ئێمە لەگەڵ هاوکارم لانە باسی بابەتێکی زۆر ژینگەی جوانمان کرد کە پێیوەستە بۆمانەوە تۆ لەگەڵ ڕاهێنانەکان تا زۆر جار بەرکەوتن تەبێ لەگەڵەوە خۆڵ و خاشاکەیە ئەمەش تا چەنەبێتە بەشێکی خراپتر بۆی کە تۆ کورسشەوانێ ژینگەکەمان بەرەو پیسمون بڕات. من لە فترێک پێجێستا تەمرینی پاسکیلمە کرد لە یەکێک لە ڕێگەکان طبعاً زۆر جوان بوو سەوزاییکی زۆر جوان کە ئەڕۆشتم سێری چواردەورەکەم مەکرد بەڵام گەیشتمە شوێنێک خۆڵ و خاشاکێکی زۆر زۆر لەو ناوە بڵاو بوویەوە کاتێک کە تەمرینەکەم تاوا کرد لەگەڵ باوکم قسەم کرد چون باوکە خۆزگە کەسێک هەبووایە کە ئەم ژینگە جوانی ئێمەی پاراسە ڕاست ئێمە لە شوێنی خۆمانەوە ئەبێ ژینگەکەمان پارێزین بەڵام هەڵبەت ئەبێ حکوومەتیش هاوکارمان بێت بۆی کە ئەو ژینگە جوانەمان پارێزین و پیس نەبێت. باشە شاجوانیان باسێکیەوەمان بۆ بکە زۆر کات ئێمە ئیتر ئەمە بیانووە بۆ ئەوەی کە ئەم وەرزشە ئەنجامنەی یاخود چییە ئەڵین بە تایبەت باسی سلێمانی بکەم ئەڵین بۆن شێوازی هەڵکەوتەی شاری سلێمانی لە ڕوو جوگرافیەوە بۆ پاسکل زۆر گونجاو نیە چونکە زۆر بەرزی و نزمیتە باسێکیەوەمان بۆ بکەمە بەم شێوازەیە یاخود نەخێر ئەگەر کەسێک لە کردنی هەر جۆرێک لە وەرزش بێت ئەو بیانوانە بیانوێک نییە بۆ نەکردنی وڵا ئەوە بیانوێکە کە بۆ کەسێک کە تۆزێک با بڵین تۆمەڵ بێت حەزی لە وەرزشکردن نەبێت هەڵبەتە هەڵکەوتەی شاری سلێمانی یەکێکە لە باشترین هەڵکەوتە جوگرافیەکان بە تایبەتی بۆ وەرزشکاران و بۆ ئەو کەسانەشی کە ئایانەیە وەرزش بکەن لەبەروی ئێمە لە شارەکەمان بەرزی نزمێکی زۆر هەیە هەڵبەتە کە تۆ ئەچیت لە هۆرازانە تەمرینەکەیت هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی جەستەی ئەبیتە خاوەنی ماسوولکێکی بێز و کاتێک ئێمە ماسوولکەکانمان بێز بوو لە زۆر نەخۆشی پارێزراوە بین و بەتایبەت بۆ ئێمە یاریزانان خۆمێکێک لەوانە زۆر جارە چم لەسەر جادەی گۆیژە کە ئەچمە سەرەوە تەمرینی تیاکەم بۆی ماسوولەکانم بەهێز بێت و کاتێک کە چوومە پاڵاوانەتەکانەوە بۆ من زۆر ئاسانترە بێت و بۆی بەڕای من کەسێک ئەگەر بیانووی نەبێت هەڵکەوتەیەکی زۆر زۆر باشە بۆ وەرزشکردن و بە تایبەتی وەرزشی پاسکل سواری. باشە بیرت لەوە نەکردوێتەوە کە خۆت ماشەڵڵا ئاوا باشی لە پاڵاوانەتەکانە بەشدارە بیت لێرە بتوانی خۆلی تایبەت بکەیتەوە لەوانێ لەگەڵەوەی کە ئێمە گفتوگۆکەن چەندی کەس ئارەزومەند بێت بە تایبەتی خانمان بتوانن بە شێوازێکی باش ڕاهێنان بکەن لەسەر پاسکل سواری ڕاستە زۆر جار ترسێک هەیە یاخود زۆر جارەوە هەیە کاڵێ ئێمە وەکو کچان چۆن پاسکل لێ بخۆڕین نەخێر بەڵکووە بێ ئەمە بکرێتە کەلتورێک کە هەمومان بەشدار بین بێکەوە بیرە لە بابەتی شوان نەکرێتەوە کە هەوڵی بۆ بیت بەڵێ زۆر کات بیرم لێ کردوتەوە بەڵام کێشەکە لەوەیە کە ئێمە شوێنێکی گونجاومان نییە کاتێک ئێمە باسی ئەو ئەکەین وەرزشی پاسکل سواری بکەین بە کەلتور سەرەتا پێویستمان بۆیە جادەیەکی تایبەتمان هەبێت بۆ ئەوەی کە بتوانین پاسکیلی تێدا ئەنجامین ئێستا گەر هەر بە مەسەلەن سێری وڵاتانی دەرەوە بکەین ئەوان جادەی تایبەت بەخۆیان هەیە بۆ پاسکیل سواری یعنی حتا لەسەر شەقامە گشتەکانیش جادەی پاسکیل جیایە لە ئۆتۆمبیل و پاس و هەرێکێکی تر لە ئامێرەگەیاندنەکان بۆی ئێمەش پێویستمان بووەیە کە جادەیەکی تایبەتمانەوێت تاوەکو من و زۆر کەسی تریش کە حەزی لێیە تەوقعەکەم کە زۆر خانم هەبێت حەزی لە پاسکیل سواری بێت بەڵام شوێنێکی گونجاو نەبێت کە پاسکیلی تێدا ئەنجام دەن. باشە باسێکی کۆمەڵگەی کوردەواری بکەین با بزانین ئایا لە کۆمەڵگەی ئێمە ئێستا ئاسانە شتێکی ئاساییە بۆنە لەسەر شەقامەکان ببینن خانمێک بە پاسکیلەکەی چێ بۆ شوێنی کارەکەی چونکە ڕەنگە زۆر کات ئێمە خانم ئەگەر حەزێکی زۆریشمان هەبێت بۆ وەرزشی پاسکیل سواری بەڵام پێمان عیب بێ پێمان شەرم بێ لە ڕوومانێت ئەم جۆرە وەرزشە ئەنجام بین هیچ ئاستەنگیەک لەم نێوەندەی کە من باسم لێوە کرد بۆ تۆ هاتوۆتە پێشەوە. سەرەتا بەڕای من ئێمە هەر یەکێکمان ئەبێت لە جێگەی خۆمانەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی بمانێت کە ئەم شەرمە لە ناو کۆمەڵگەی ئێمەیان نەمێنێت. ئێستا بە مەسەلەن من زۆر کات بە پاسکیلەکەم ئەچوم بۆ مەکتەب کە پێشتر خوێندکاری مەکتەب بووم سیرانە کردم بەلایەنەوە سیر بوو بەڵام دواتر ئەم بینی خەڵکی شۆک و من بە پاسکیل لە هاتوچۆی ئەکرد وێ بەڕای من پێویستە ئێمە هەر یەکێکمان لە شوێنی خۆمانەوە ئەو شەرمە نەهێڵین بۆ ئەوەی کە کۆمەڵگاش ئێمە قبول بکات و ئەو شێوازە هاتوچۆش قبول بکات و پاسکیل ئەتوانین بڵین دۆستی ژینگە لەبەرەوەی ژینگە پیس ناکات وێ باشترین ڕێگەی گواستنەوەیە بە تایبەتی بڕین بۆ سەرکارەکانمان هەم ماسوولکێکی بێزمانە بێ هەم لە ڕووی دەرونیەوە زۆر زۆر باشە بین
زۆر باشە ئێستا بینی لەوانەیە لەم ڕۆژەیە لە زۆربەی وڵاتەکان وەکو کەرنەڤاڵیش ئامادەیان کرد بێ خەڵکی بەگشتی هەمان بێن شەقامێک دیاریکەن هەمیان پاسکی لێ بخۆڕن ئیتر نەک وەرزشان بێ بە پیر و بە گەنج و بە مناڵ و هەمووی پاسکی لێ بخڕێت کە ئەمە کرا هەستەکە ئێمە زەنجێکە بۆی کە ئەم وەرزشە بکرێ بە کەلتور لای خۆمان هیچ ساڵێک لەم بابەتانە هیچ هەوڵێک هەیە بۆی کە بتوانین خەڵک بەشداری پێ بکەین لە پاسکی سواریە جادەیەک دەرخانکەین بڵین بە ئەمڕۆ پاسکی لێ بخۆڕین هاوڕێژینگەیە دوورکەینەوە لە ئۆتۆمبیلەکانمان کاری واکرێت لەم شێوەیە ساڵانە هەنێک کات ئەنجامەدرێت بەڵام ئەم ساڵ بەداخۆ ئەنجام نەدراوە و کارەکەشی نازانم من و تۆقعەکەم هەر بوو نەبوونی جادێکی گونجاوە گەڕێتەوە باش زۆر باشە شاجوانگیان ئێمە کە باز لە گرنگی وەرزشی پاسکی لە سواری ئەکەین گرنگە ئێمە دڵنیا بینەوە لە کوالیتی ئەو پاسکیلانی کە بەکاری هێنین بۆ نمونە بۆ شەقامەکانی لای خۆمان من چۆن بزانم ئەو پاسکیلی کە کڕیمە پاسکیلێکی گونجاوە کوالیتێکی باشی هەیە سەر و سەودای لەگەڵ ئەم شەقامانەی ئێرەیە هەڵەکە بەڵێ هەڵبەتە پاسکیل بۆ یاریزان و بوو کەسێکی ئاسایی زۆر فەرقی هەیە لە بەرەوەی پاسکیلی ئێمە بەگشتی کاربۆنە و ویلەکەمان جیایە و سینەکەمان جیایە پاسکیلی سیباق بەگشتی جیایە بەڵام پاسکیل ئەگەر بمانێ بۆ خودی خۆمان و بۆ تەندروستی خۆمان بەکاری بێنین لە زۆربەی پاسکیل فرۆشەکان پاسکیلی زۆر زۆر باش هەیە ئەتوانین بەکاریان بێنین تۆ چۆن نزانی پاسکیلێک کوالیتی باشەوە چیە بۆ هەر بە قسەی دوکاننارەکە یاخود چۆن نزانی کە پاسکیلێک کوالیتی باشە خۆم تاقیەکەمەوە بزانم ڕۆشتنی چۆنە گێڕەکانی چۆنە سینەکەی چۆنە پاسکیلی کوالیتی باشە بێت چۆن بێ طبعا کە من خودی خۆم کە یاریزانم پاسکیلی قەت ئەوم لێ نەخڕیوە کە بۆ خۆشی لەسەر جادەکان بەکاری بێنم بەڵام ئەگەر باسی پاسکیلی وەرزشکارەکان بکەم ئێمە پاسکیلەکانمان بەگشتی کاربۆنە باشە و دوو سینمان هەیە مەبەستە لەوەیە کە مادیلی دروستکراوە سووکە وەزنێکی کەمی هەیە بەڵام بەگشتی ئەو پاسکیلانی کە لە دوکانەکانی لێ ئەفرۆش و پاسکیلی وەرزشکردن نین کاربۆن نییە و کێشی قورسە و بۆ یەکێک مەسەلەن وەکو ئێوە ئەگەر بێ پاسکیل سواری بکات هەر وەزنی پاسکیلەکە بکە ئەگەر زۆر زۆر قورس بێت تەعاً بەکاری نیان ئەگەر تایەکانی زۆر زۆر پان بێت بە تاکید بۆ سەرجادەکانی ئێرە نابێت ئەو بۆ سەر باڵێن بۆ شاخەوانی ئەبێت تایەکی باڵێن تا حدێک باریکی هەبێت و سوکانێکی باشی هەبێت بۆ دەستگرتن زۆر زۆر قەوز بێت کە بکەیتەوە سەر سوکانەکە و کوشنێکی ئیسعاجی نەبێت کە ئیسعاج بکات لە کاتی پاسکیل سواریە لەبەر ئەوەی پاسکیلی وەرزشکاران تۆزە کوشنەکی ئیسعاجە لەبەرەوە جلی تایبەت بخۆی جا ئێستا زۆر تایبەتی بۆ کراوە تایبەتمەندی بۆ کراوە ئەوسا بەڕاستی من بیرمەکەوێتەوە لەسەرەوەی کە پاسکیلمانە بووە گەر بە شوێنێکا بڕۆشی نایە لێژ بوو لەو سەرەوە بە دەستمانێنایەوە نەدەتوانین لێ بخۆڕێت کە زۆر زۆر قورس بوو بەڕاستی ئێستا گەڕی هەیە زۆر زۆر ئاسانە سووکە کرێت جا پاسکیلەکە باریک بۆ تۆ ئەوساوانە مور و جەڕەسمان پێوە کە پاسکیلەکە ناڕێ ینی هەرچۆنێک بڕۆشی تا هەر باش شاجوان یان لەگەڵ هەموو ئەو بابەتانی کە باسمان لێەوە کرد چەندە گرنگە هەر کەسێک کە حەز و خولیای هەیە بۆ وەرزشی پاسکیل سواری بتوانێت تاوی ئەو بابەتانی کە بۆ سەلامەتی گیانی خۆیەتی بەکاری بێنێت لە کاتی ئەنجامدانی ئەم وەرزشەیە طبعاً بە تایبەتی کە ئەچین لەسەر جادەیەکی گشتی و لە شاری ئێمە کە پاسکیل لێ خوڕین و کە زۆر نوێیە ئافرەتێک پاسکیل لێ بخۆڕە لەسەر شەقامێکی گشتی پێویستمان بە کڵای پاسکیلە و عینەک و بۆ کەسێک ئەگەر نوێ بێت و پاسکیل بەکاربێنێت سەر قۆڵەکان و ئەژنۆکان و کالەیەکی باشیش زۆر باشە هیچ پاڵەوانێتێک هەیە کە چاوەڕێکی بەشداربیتیایە لە دەرەوەی وڵات یاخود خۆتی بۆ ئامادە بکەیت بەڵێ ئیشەڵا پاڵەوانێتی عێراق کە لە مانگی 5 ڕەنگە ئەنجام بدرێت و پاڵەوانێتی عەرەبی کە ئیشاءالله لە مانگی 7 ئەنجام بدرێت باشە شاجوان یان لە کاتێکا کە تۆ پاڵەوانێتیەکت لە پێشە بووی کە بەشداری بکەیت چۆن ڕاهێنانەکانت ئەنجامەی لەکوێ ڕاهێنانەکانتەکەی چونکە وەکو تۆ باس لێوە کرەوە ئەو ئاستەنگیەکە بۆ ئێوە کە شوێنێکی تایبەت نییە بۆم بابەتە چۆن ئامادەکاری تاوەکی بووی بە پلێکی باشەوە بگەڕایتەوە دواتر لەبەرەوەی تەوەری ئەمڕۆ ئێوە پاسکیل سوارێ بۆ منیشتەنا باسی تەمرینی پاسکیلەکان مەکەم من کاتێک کە تەمرینی پاسکیل ئەنجامەیە بەیانیان زۆر زوو هەڵەسم لەبەرەوەی عادەتەن لەسەر جادە ساری کەمتری لێ بەیانیان زۆر کات لە ڕێگەی سلێمانی بۆ عەربەت پاسکیل ئەنجامێن 20 کیلۆمەترە
یان جادەی تازەکەمان کە دروست کرا و هیوادارین زوو تاوێت پێمە بە جادەی 100 مەتریە بەڵێ کە ئێشتا تاو نەبووە ئەچینە ئەوێ یان لە جادەی سلێمانی بۆ دوکان ئەلەو جادانە تەمرینی پاسکیلەکانمان ئەنجامین هەنێک کات 30 کیلۆمەتر تا 60 کیلۆمەتر هیوای سەرکەوتنەوە خواستین بە هیوای ئەوەی کە بتوانی لە زۆربەی پاڵانەتەکان ناسناوی باش بەدەستبێنی بۆ هیوای دووبارە سپاس بۆ دەست خۆش دەستا جوانگیان زۆر بەخێر بێ ئەم وەرزشە لە تۆ لەسەر جەم وەرزشکارەکانی هاوڕێت پیرۆزەکەین سپاس سپاس